قەبرێرە لا کۆتای مانگا پاڵاوانتێکی باسکە بەیانەکانی پارێزگای ئەولێر ئەنجام دێت. چواریانە بەشداری دەکەن و بە شێوازی خول ئەنجام دێت. یانەکانی قەڵاوەکات هەڵساون بەکردنەوەی خولەکە و یەکێتی باسکەی لە قێولێریش سەرپەرشتی خولەکە دەکات. یەکەم جار حتا بزانین ئەو خوڵەکە کە لێرە دەکرێتەوە لە قاعەی لە هۆڵی یانەی وەرچیەکات بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ چلانەی بەرەحمەتی دکتۆر تایر وەکو یانەی ئەکات و یانەی قاڵا ئەوانە هەڵدەستن بەو خوڵەکە بە یارمەتیدانی ئیتیحادی عێراقی فەرعی لە ناو هەولێر چوار تیپ بەشدار دەکە لەو خوڵە ئاسۆ ئەکات قەڵا هێرش بە نیزامی دەوری دەڕوا ئەو خوڵەکە عینەن ئەو تیپانێک کە بتوانن زیاتر نقاط ئەوەی بینن ئەوانە دەبتەوە بینیان گەمەیەکی سوپەر ڕۆژی هەینی هەفتی مانگ بەخۆی بە خوڵەکە 30 مانگ دەست پێ دەکا هەفتی مانگ تەواو دەبی ئەو گەمەی کۆتایی دەبتە بینی دوو تیپ ئەوانەی کە خۆلیان بەدەستهێناوە زیاتر ئەو فەریقی بباتەوە ئەو تیمەی بباتەوە و دەبتە بەتەڵی خولەکە.